هەر تایبەت بەو پرسە بەڕێز ئەشواق جاف ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵما. دکتۆر ئەشواقم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. پێم بڵێ سبەی چاوەڕێی سوپرایز ئەنجامێکی یەکلاکەرەوە بکەین لە کۆبوونەوەکەی پیرمان؟ بەڵێ زۆر سپاس. سەڵاو لە جەنابەت ژینە خان و لە بینەرانی کوردستان 24. هەفتە ڕابردوو کۆبوونەوەی کرا لە ئاستی باڵا و سبەینێش کۆبوونەوەیکیش دەکرێت. طبعا دەگەڕێتەوە ئەگەر ئازێت نەبێت چارەسەری بکەین. هاوکارانم ئەو دەنگەی بۆ چاک بکەن بۆی نەگەڕێتەوە لای فەرموو. سبەینێ کۆبوونەوەیەکی تر دەکرێت و بۆ هەوڵدان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک دەربارەی کاندیدی سەرۆکی کۆمارە. وەکو جەنابەتش لە سەرەتای قسەکانت کە ئاماژەت پێکرد، من وتم ئەگەر بگەنە ڕێکەوتنێک ئەوە بە یەک کاندیدێک دەچینە هۆڵی پەرلەمان، ئەگەریش نەکەین ڕێکەوتنێک بە دوو کاندید دەچینە پەرلەمان و لە کۆبوونەوەی دوێنێش سەرۆکی پەرلەمانیش ئاماژەی پێکرد لە حاڵەتێک ئەگەر یەکەتی و پارتی گەشتن ڕێکەوتنێک پێشەمە دانیشتنێک دەکەین بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار. هەر چەنش بەڕاستی ئەگەر یەکەتی و پارتیش گەشتن ڕێکەوتنێک یان نەگەیشتن ڕێکەوتنێک، ئەمە یعنی عرقەلە ناکات بۆ دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانە، عەفوەن سەرۆکی کۆمارە، بۆ چونکە تۆ پێویست بە 110 ئەندام بۆ پەخستنی دانیشتنی پەرلەمانە، چونکە نیسابە یاسایی بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار 220. ژمارەی کۆی ژمارەی پەرلەمانتارەکانی کورد ناگاتە 110، بەڵام ئەساسەن ناگاتە 70. بۆیە ئەگەریش بگەنە ڕێکەوتنێک یان نەگەنە ڕێکەوتنێک شەرت نییە دانیشتنەکە ڕۆژی پێنجشەمە ئەنجام بدرێت، بە حکمی ئەوەی کە تا ئێستا ڕاستە ئیطاری تەنسیقی تأکید لەسەر کاندیدبوونی بەڕێز نووری مالیکی وەکو کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڵام هێشتان هەندێک پێشنیار لەملا طرح دەکرێت بۆ ئەوەی کە هەموو پرسەکان یەکلایی بکرێتەوە. دکتۆرە شوار دکتۆرە شوار باجارێ لە پیرمان بمێنینەوە بزانین کام ئەگەرەیان نزیکە، ئەگەری ڕێکەوتنیان نزیکە یاخود ڕێک نەکەوتن، پارتی و یەکێتی بە دوو کاندید دێن یاخود یەک کاندیدی هاوبەشیانە بێ؟ طبعا کۆبوونەوەی يعني بيشو طبعا جنب دەزانی لە هەردوو مەکتەب سیاسی لیژنێکی سیاسیان تشکیل کردبوو لە ئەندامانی مەکتەب سیاسی. لیژنێکی سیاسی یەکێک لەو تەورەکان کە باسییان کرد کە یعنی کاندیدی سەرۆکی کۆمار و نەگەیشتنە نەتیجەک. دواترش لە هەفتەی ڕابردوو کۆبوونەوەیەک لەسەر ئاستی باڵا کرا، گفتوگۆ کرا بەڕاستی، سبەینێش هەر گفتوگۆ دەکرێت. جەنابەت دەڵێ کامنی نزیکە، ئەمە احتیمال دەکرێت لەسەر کۆبوونەوەی سبەینی لەسەر قۆناغی دووهەمی گفتوگۆکانە دەگەنە چی بەڕاستی. بەڵام هیوای سبەی چاوەڕێی قسەی کۆتایی بکەین دکتۆرە شواق وەڕێکەوتنێک. ئەوەی کە باس کرا لە هەفتەی ڕابردوو باس کرا، ئەوەی ماوە سبەینیتەوە یعنی دەبێت یعنی بڕیار بدرێت ئایا بڕیارەکە چی دەبێت، ڕێکەوتنە ڕێنەکەوتنە، چونکە وەکو ئاماژەم پێکرد یعنی ئەم پرسە پێویستە یەکلایی بکرێتەوە بەڕاستی و سبەینێش لەسەر ئاستی باڵا یعنی خاوەن بریارە لە ناو کۆبوونەوەیە دەتوانن بریار بدەن ئایا بە یەک کاندید یان دوو کاندید بچینە هۆڵی پەرلەمان. دکتۆر ئەشواق هەندێک وردەکاریمان بۆ باس بکە. جیاوازی کاندیدەکەی یەکێتی و پارتی چییە بۆ پۆستی سەرۆک کۆمار؟ کاندیدی پارتی طبعا بالمناسبە زۆر ئەو پرسیارە دێتە پێشەوە، دەڵێن پارتی بۆچی ئەمجارە جەخت لەسەر وەرگردنی پۆستی سەرۆکی کۆمار و بۆچی تەکید دەکات لەسەر ئەوەیە کە کاندیدەکەی خۆی یعنی کاندیدێکە زۆر یعنی گونجاو پێویستە بۆ ئەم قۆناغە. یەک پارتی کە ئەم پۆستەی دەوەی نەکو وەکو امتیازێک بۆ پارتی، بەڵکو بۆ کاراکردنی ئەم پۆستە. بەڕاستی کە
خوالی خۆش بوو مام جەلال لەم پۆستە بوو ئەم پۆستە کارا بوو و هەماهەنگێکی زۆر باش بوو لە نێوانی جەنابی سڕۆک و خوالی خۆش بوو مام جەلال بۆ ئەو مەلەفانە کە لە نێوانی هەولێر و بەغدا لەلایەک و هەروەهاش هێزە سیاسەکانی عێراقی کۆکردەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆیە ئەمە پێویستە بەڕاستی چکە مەلەفەکان تا ئەم لەحزەیە چارەسەر نەکراوە وەم بە معەلەقیش ماوە بۆیە بگرەنەک و بەستەنها ئەوەیە زۆرش فشار خرا سەر هەرێمی کوردستان و تەنانەتش دەست یعنی برا بۆ قوتی خەڵکی کوردستان و موچەی خەڵکی کوردستانە بۆیە پێویستە ئەم مەلەفە یان ئەو پۆستە کارا بکرێتەوە لەم قۆناغا دکتۆر فواد حوسێن ئێمە جاری پێشوش ئاماژەم پێکرد لەگەڵ جەنابەت و لەم شاشەیە زۆربەی ئەو لایەنە کە ئێمە سەردانمان دەکرد دەیانوت لەم 2 ساڵەی ئەخیر دکتۆر فواد حوسێن بەو عیلاقاتی دیبلۆماسی کە هەیەی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەروەهاش بە حکمی پۆستەکەی کە وەزیری دەرەوەتوانیەتی عێراق بپارێزێت لە لێدانە و هەروەهاش یعنی دەورێکی زۆر ئیجابی هەبوو لە کردنەوەی ئەم تەوەترەکە لە ناوچەکەیە کەواتە ئیستیجابەیەکی زۆر باش هەبوو بۆ کاندیدکردنی دکتۆر فواد بۆیە دکتۆر فواد بەو پەیوەندی دیبلۆماسیەکە هەیەی زۆر کاندیدێکی گونجاوە بۆ ئەم پۆستە کە ئێمە ئەوەیە کارایی بکەینەوە بۆ چارەسەرکردنی ئەو مەلەفانە لە نێوانی بەغدا و دکتۆرە شواق هەولێرەوە هەروەهاش وەکو ئاماژەم پێکرد ئیستیجابەیەک لای بەڵێ دکتۆرە شواق دەستخۆش ئەم ڕوونکردنەوەی زۆر دراوە هەرەوەی کە جەنابی شەدوتت لەگەڵ منی شاجارێکتر باسمان کردوتەوە بەڵام ئێستا ڕوون نییە با جەنابەت پێمان بڵێ پارتی لە بەرامبەردا داوای چی ئەکات بۆ یەکێتی دەستبەرداربێ یەکێتی لە بەرامبەردا داوای چیەکە بۆی پارتی دەستبەرداربێ یاخود نەخێر هەردوو لایەن جەسوور و پێداگرن لەسەر پۆستی سەرۆک کۆمار طبعا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و بەتەکیدش لە بەیاننامەی کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی ئاخر کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی کە پرسی یعنی مەلەفی بەغدا جیاوازە لەگەڵ هەرێمی کوردستان هەر یەکێکن هەڵبژاردننی بۆ کراوە و استحقاقی انتخابی تایە بۆیە ئێمە لەسەر ئەساسی استحقاقی انتخابیمان لە بەغدا داوای ئەم پۆستە دەکەین و مافی خۆشیانە کە وەکو لایەنێکی سیاسی کە بەشداری کرد بەڵام ئەم پۆستە بۆ کامنیان دەبێت بە خاڵ حساب دەکرێت ژینۆخان لە هەڵبژاردن طبعاً بە خاڵ کامنی زیاترین کورسی هێناوە ئەتوانێت داوای پۆست ئێمەش بە برایانیەکە دیشمان وتووە یعنی ئەگەر ئێمە پۆستەکەمان وەرگرت پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان و پۆستە سیادەکەی پارتی کە وەزارەتی دەرەوەلیان پۆستێکی سیادی تر لەگەڵ ئەو پۆستەی کە ئیستە وەزارەتی ئیسکان و ئەعماریش هەمووی دەدەین بە برایانی یەکەتی یعنی مافی ئەوان پێشێل ناکرێت یەکێتی بەمە ڕازی بووە دکتۆرە شواق بەڵام پارتی تەرکیز دەکات ناڵێم گفتوگۆ یعنی ئەو عەرزە دکتۆر فواد کاتی خۆی من هەر باسەشم کرد کە عەرزی کرد پەیامەکە برا بۆ یعنی بۆ مەکتەب سیاسی ئەو کاتە لەگەڵ کاقوبات کۆبوونەوەی کرد بەڵام وەڵام نەگەڕاوەتەوە ئەو کات بۆ کاک دکتۆر فواد لەگەڵ ئەمەش ئەم پۆستە ژینۆخان پۆستی کوردە نە پۆستی یەکەتیە و نە پۆستی پارتیە و نە پۆستی هیچ حزبێکی کوردستانی پۆستی کوردە دەبێت میکانزمێک دابنرێت یعنی پارتی شتێکی دەکات لەسەر ئەم خاڵەکە مافی کوردە خۆی بریار بدات لەسەر کاندید دکتۆرە شواق دوا پرسیار مادەم پۆستەکە پۆستی کوردە ئامادەن بێن بە یەکگرتو کاندیدیان هەیە با قسەکەم تەواوکەم بۆ ئەوی بزانی لەسەر چی ئەساسێک ئێمە دەڵێن ئەوە پۆستی کوردە یعنی هیچ حزبێک مولکی هیچ حزبێک نییە بڵێت ئەمە نەڵێت ئەمە پۆستی کوردە میکانزمێک دابنرێت بۆ تەحدیدکردنی ئەو کاندیدا فراکسیۆنە کوردستانەکان ئەندامەکان خۆیان دەنگ بدەن کام کاندید هەڵەبژێرن یان پەرلەمانی کوردستان خۆی تەحدیدی دەکات طبعاً بە ئەندامەکان دەنگ دەن کام کاندیدە یان حزبە کوردستانیەکان
کۆ ببنەوە و کاندیدەکە تەحدیدەکەن بۆیە ئێمە دەڵێن چۆن ماڵی شیعی کاندیدی خۆیان هەڵبژارد بەبێ تەدەخلی کورد و سونە و سونەش بەبێ تەدەخلی کورد و شیع کاندیدی خۆیان هەڵبژارد کوردش پێویستە خود و خۆی کاندیدی خۆی تەحدید بکات بەبێ ئەوەی کە شیع و سنە تەدەخل بکات یەکێک لەم سێ میکانیزمە و چاوەڕێی دەکەین ئێمە سبەیە لە کۆبوونەوەی سبێنێ بزانین ئێمە ڕێککەوتنێک دەکرێت بە یەک کاندید دەچێت ڕێککەوتنێک ناکرێت بە دوو کاندید دەچین سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە بەغداوە بەشدار بووی لەگەڵمان دەست خۆش